ژن ژیان ئازادی هەواڵانی عزیز ئێستاش بەرە ئەو شوێنێکی هەواڵ ناگە هەندێک تیرۆرکرا ڕێ دەکەین بە دەقەیەک بێدەنگی ڕادەوەستین بۆ ڕێزگرتن لە گیانی پیاکەن شەهیدان خاوەنی ڕاستەقینەی وڵاتە شەهید نامێرێ شەهید نامێرێ شەهید نامێرێ ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ئەی زیلان ڕێگای تۆ ڕێگای ئێمەیە ئەی زیلان ڕێگای تۆ ڕێگای ئێمەیە ئەو ئەقلێتە پیاوسالارەی کە ناوەندگەراییە ژن پەراوێز دەخات ڕۆژانە دەیان کوژێت و چگەل لە قوربانیکردن بێدەنگی و لە ناوبردن هیچ پێناسەیەک بۆیان نییە بە پێی ئەم ئەقلێتە نە ژنان نابێ ناکرێ و داوا داخوازیەکانی کانیان بکەن بە پێی ئەم ئەقلێتە نابێت بە دوای ناسنامەی خۆیاندا بگەڕێن ئەگەر بە دوایە بگەڕێن ئەوە زیندانی دەکرێن بەگشتی دەکرێن بڵێن ئەم ئەقلێتە هەمیشە ژن بەڵام لە بەرامبەر هەموو ئەو گۆشە و گوشار و هێرشانەیە کە ئەم ئەقلێتە سیستەمی پیاوسالارێ بەسەر ژنانە دەیکات نەک ژنان بێدەنگ نەبوون بەڵکو بە شێوەی جۆرا و جۆر شەڕیان کردووە هاوارەکەیان لە هەموو کاتێکا بەرزتر کردوتەوە نزیک بە 2 مانگە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دوای ئەو جینایەتەی کە بەرامبەر شلێر ڕەسووڵی و ژینا ئەمینی کرا ڕاپێڕینێکی یەکجاری گەورەمان بە پێشنگایەتی 2 هێزی دینامیکی کۆمەلگا واتە ژنان و جوانان بینی کە هەموو کۆمەلگا لەژێر ئاڵای دروشمی ژن ژیان ئازادی کۆ کردەوە دروشمێ لە کوردستانەوە سەرچاوەی گرتووە لەسەر ئایدۆلۆژیای ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان دامەزرا بەڵام تەنیا لە کوردستانە سنوودار نەما دروشمێ کە ئێستا لە هەموو ئێران و جیهاندا دەوترێتەوە چونکە واتای ژیان و ئازادی جیاوازتر و بەهێزتر کردووە ئەوەی زۆر گرنگە باسی بکەین ئەوەیە لە پرسەکاندا کەس نەگریاوە دایکی شەهیدان سەمایان دەکرد و دەیانگوت تۆڵەی ڕۆڵەکانمان بکەنەوە درێژە بە شۆڕش بدەن ئەمە لە چلامین ڕۆژی شەهیدبوونی ژینە ئەمینی ڕۆژانی دواتریش بینیمان ئەی زیلان ڕێگای تۆ ڕێگای ئێمەیە ئەی زیلان ڕێگای تۆ ڕێگای ئێمەیە ئەی زیلان ڕێگای تۆ ڕێگای ئێمەیە